ئەم گۆرانیە تایبەت و مەخسوس پێشکەشە بە کاکە ئامانجی خۆشەویست کە ناسرا بە ئامازڕانی. گوڵم ئێستا گوڵم ئێستا تۆ خێزانی فیرعەونێکی سەدەی بیستی گوڵم ئێستا تۆ خێزانی فیرعەونێکی سەدەی بیستی تەنها پارە و دنیای تێناگا لە خۆشەویستیارەی دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆڕگیان بۆ تەبیبی چار ڕەژەربای وایە شۆڕگیان تۆی حەبیبی شۆڕگیان تۆی تەبیبی شۆڕگیان تۆی حەبیبی شۆڕگیان تۆی تەبیبی شۆڕگیان. داخی دووری دلا دەروونکانی زوخاوە شۆڕگیان جارێک و دڵ لە دووری تۆ پاکی زوخاوە سۆڕگیان داخی دووری دلا دەروونکانی زوخاوە شۆڕگیان جارێک و دڵ لە دووری تۆ پاکی سووداوە شۆڕگیان بۆ تۆ سووتام شۆڕگیان بۆ تۆ فەوتام شۆڕگیان بۆ تۆ سووتام شۆڕگیان بۆ تۆ فەوتام شۆڕگیان. شەو تا ڕۆژ وەک پەپوولە هاودەمی شایان شۆڕگیان ئەشکی حەسرایان دێنە خوار هەردەم لە دیدایان شۆڕگیان هەر خەیاڵی یادی تۆیە و مەرهەمی زامانە دڵ جەرگ و دڵ لە هیجری تۆ پاکی سوتاوە شۆڕگیان بۆ تۆ مردمی شۆڕگیان بۆ تۆ فەوتام شۆڕگیان بۆ تۆ سووتام شۆڕگیان بۆ تۆ فەوتام